کەسانێکی زۆر دەیانەوێت بزانن دوای مردن بە گشتی و شەوی یەکەم بە تایبەتی چی ڕوودەدات لە گۆڕدا. ئەمڕۆ بابەتێکی گرنگتان پێشکەش دەکەم. لەم ڤیدیۆیەدا نوێترین ئەو لێکۆڵینەوانە دەخەمە ڕوو کە باسی یەکەم شەوی نێو گۆڕ دەکا و هەروەها باسی چەند شتێک دەکەم پێویستە پێش ئەوەی بمرید ئەو شتانە بزانیت. هیوادارم بچن سبسکرایبی کەناڵی قورئانی پیرۆز بکەن کە کەناڵێکی تایبەتە بە بڵاوکردنەوەی قورئانی پیرۆز بە خۆشترین دەنگەکان کە ئارامێکی باشە بۆ دەرونی مرۆڤ. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆدا ناوە. هیوادارم بچن سبسکرایبی بکەن و پشگیری ڤیدیۆکانی بکەن بزانین چەندێک پشگیری بۆ کەناڵە ئاینیەکان دەڕوات. مردن کۆتا ڕووداوی ژیانی هەموو مرۆڤێکە کە ڕوبەڕووی دەبێتەوە و خۆی لە ڕاستیدا مردن حاڵەتێکی ئاساییە چونکە لە کۆتاییدا هەموو مرۆڤەکان دەمرن و نەک تەنها مرۆڤەکان بەڵکو فریشتەکانیش دەمرن و تاکە کەس کە بمێنێتەوە تەنها خودای گەورەیە و لەوەیە ئەو ڕووداوی مردنە خوا نەخواسە ببێتە هۆی تێکچوونی باری خێزانیش بە هۆکاری لە دەستدانی کەسە ئازیزەکانیان. باشە بارە سەرەتادا تێبگەین لە ڕووی زانستیەوە چی ڕوودەدا بەسەر جەستەی کەسێکی مردوو لە نێو گۆڕدا. چەندین پزیشکی ئەڵمانی دان بەوەدا دەنێن کە ژیانێک لە دوای مردن بوونی هەیە. ئەمەش لە ڕێگەی ئەنجامدانی چەند تاقیکردنەوەیەک بەڵام زۆر قورس زانیاری ڕاست بدۆزینەوە لەسەر ئەو بابەتە. هەروەها لە ڕووی ئاینیەوە باسی ئەوە کراوە کە لە دوای مردنی مرۆڤ ژیانی بەرزەخ دەست پێ دەکا هەتا ڕۆژی قیامەت و لە ڕووی زانستیەوە ئەویان ڕاگەیاندووە کە هەستەوەری و مێشکی مرۆڤ لە ناو ناچێ بەڵکو دەڕوا بۆ شوێنێکی تر و ئەوەشیان ڕاگەیاندووە کە مردن تەواو کۆتایی ناگەێنێ. ئەوە تەنها خەیاڵێکە و مرۆڤەکان بە تەواوەتی لە ناو نەچوونە و لەم ڕۆژەدا کە زانست پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە لە 180 ئەو زانایانەی لێکۆڵینەوەیان کردووە باوەڕیان بە ژیانێکی تر هەیە لە دوای مردن بەڵام زۆر قورسە بزانن لەو ژیانەدا چی ڕوودەدا. منیش پرسیارێکە لێ دەکەم ئەگەر خوا نەخواستە ئەمڕۆ بمرید دەتەوێت چ کارێک ئەنجام بدەیت؟ بەڵێ منیش لەگەڵتم مردن لەوەیە یەکێک لە ناخۆشترین ڕووداوەکان بێ و کەسیش نازانێکەی دەمرید جگە لە خودا. کاتێک مرۆڤ دەمرێ ڕوحی لەلایەن فریشتەکانەوە دەبردرێ بەرەو ئاسمان بەڵام جەستەی دەمێنێتەوە و دوای ئەوەی کە دەمرێت دەیشۆن و دەستنوێژی پێ هەڵدەگرن و کفنی دەکەن و دواتر نوێژی مردووی لەسەر دەکرێ پاشان بەرەو گۆڕستان دەیبن و دەیخەنە نێو گۆڕەوە دواتر سوورەتی فاتیحای بەسەردا دەخوێنرێ پاشان دواتر خەڵکی لەسەر قەبرەکەی لا دەسن و بەجێی دەهێڵن و دوای ئەوە ڕوحەکەی دەگەڕێتەوە بۆ ناو جەستەی بەڵام بە شێوەیەکی تەواو نا واتە گوێی لە دەنگی دەور و پشتی دەبێت و دەزانێت چی دەگوزەرێ. پاشان فریشتەیەک دێت و پێی دەڵێ خودای تۆ کێیە؟ ئاینەکەت چییە؟ پێغەمبەرەکەت کێیە؟ ئەگەر کارەکانی ئەو مرۆڤە چاکە بن ئەوە خودای یارمەتی دەدات و دەتوانێت وەڵامی پرسیارەکان بداتەوە بەڵام ئەگەر کارەکانی ئەو مرۆڤە خراپە بێ ئەوە دەڵێ ها من لەکوێم نازانم خدا پەناماندا. پاشانیان ئەوە تا گۆڕەکە دەبێتە باخێک لە باخەکانی بەهەشت یان چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ و لە ڕۆژی دوایدا خدا لێمان دەپرسێتەوە ئەگەر کارەکانمان باش بن دەچینە بەهەشتەوە بەڵام ئەگەر کارەکانمان خراپ بن ئەوە بەرەو دۆزەخ دەمان بن. پەنا بە خوددا. لە کاتی شوشتنی هەندێک مردوو چەند نیشانەیەکی لەسەر دەردەکەوێ کە دیارە چاکە کار بووە یان خراپە کار بووە. ئەویش بۆ ئەوەیە خەڵکی پەندی لێوەربگرن و بزانن کە ئەوە داهاتووی هەمومانە. دوای ئەوەی کە ڕۆژی قیامەت دێ مرۆڤەکان لە گۆڕەکانیان هەڵدەستنەوە و لێپرسینەوەیان لێ دەکرێت بەرامبەر ئەو کار و کردەوانی کە لە ژیانیاندا ئەنجامیان داوە هەتا بزانن ئایا شایانی بەهەشتێکی پڕ لە بەرەکەت و دڵخۆشین یاخۆ شایانی دۆزەخ و ئاگرێکی گەرم و گوڕین. ئەمە هەموو ئەو شتانە بوو کە توانیم کۆی بکەمەوە بۆتانی پێشکەش بکەم. ئێوەش هەر زانیاریەکتان دەربارەی ئەم بابەتە هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیان بۆ بکەنەوە هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێبگا و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە و دەتەوێت ئەو ڤیدیۆی دروست بکەین ئەوە پێشنیارەکەتمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.